سڵاوتان لێبێتم کاتان باش محەممەد علیم بەرنمەیەکی دیکەی چاودێرتان پێشکەشەکەم بەڕێزان بەرنامی چاودێر ئەم جارەیان لەگەڵ لیژنەکانی پەروەردە بێت بە ئامانجی باشترکردنی چوارچێوەی پەروەردەیی بە تایبەتتر ئێمە ئەمڕۆ بەشێک لە باخچەی ساوایان و ڕەوزەکان بەسەرەکەینەوە لەگەڵ تیمەکانی پەروەردەی کەرکووک بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا سامان هاوکات ئەم لیژنەیە بۆ خزمەتی چوارچێوەی پەروەردەیە ئەمڕۆ لە بواری پەروەردە کۆمەڵی ڕێوشێنی یاسایی هەیە یەکێک لە ڕێوشێنە یاسایەکانیش مۆڵەتی فەرمیە پرسیارەکان وەکو دەستپێک و سەرەتا ئەوەیە ئایا مۆڵەتی فەرمی لە نێو باخچەی ساوایان و ڕۆزەکاندا یاخود دەستگانە حکوومیەکاندا بوونی هەیە بە سوپاسەوە پشتگیری جەناوی پارێزگاری کەرکووک پشتەستورمانەکات لە بەرنامەی چاودێر بۆیە لە بەرنامەی چاودێر ئێمە بەردەوامە بین لە کاری خۆمان و ئێوەش بینەری ئەم پرۆگرامە ببن. سەرەتا گوێم لێت بووتت ئیجازەتان هەیە؟ هاتینە ژوورەوە ئەم مامۆستایی لێیە و کەسی تری لێ نیە لەگەڵم مناڵانە نە مدیری لێیە نە موەسسی لێیە ئەو تاوا تەلەفۆنیان بۆکە ئیتر جارێ نەچوینەتە ژوورەوە ئیتر بزانین ئیجازەیان هەیە یان نییە بۆمان هەیە بچینە ژوورەیە بۆمان نییە بەتاکید بۆمان هەیە بچینە ژوورەوە با بڕۆین سەرێکی بکەین هەتا ئیجازەیان نییە بەڵێ ئیجازەیان نییە چونکە ئەوەی ئیجازەی هەبێ لای خۆم ئەوەلیات و هەموو شتێکیان هەیە ئەمانە ئیجازەیان نییە بەڵێ کە مۆڵەتی نەبوو ئیجرات ڕاستەوخۆ ئێوە بڕیاری داخستنی لەسەر بەتاکید ئێمەوە ئەندامی یاساییشمان لەگەڵ هی لژنەکە بەتاکید دیستە ناوی نووسین و تەبلیغێک کێدەینێ و ناوی ئەەکەینە لیستێک و ئینێرینە ئەمن الوەتەنی واتە دەست بەجێ بڕیاری داخستنی بۆ دەرەکرێ و بۆی نییە بەبێ مۆڵەت یعنی هەرچەنێ ئەم دەستگا ئەهلیانە یاخود ئەم باخچە ئەهلیانە هەرچەنێ ڕێنمایەکان جێبەجێکەن کە بگاتە ئەوەی ئیجازەی نەبێت بە تاکی دەبێت داخرێت چکە ئەو ئیجازەیە شەرتی ئەوەیە کە ممارسەی ئیشەکەی بکە کە ئیجازەی نەبوو ئەبێ داخرێت زۆر باشە ئێمە فەرموو کاک محەممەد لیژنە بەڕێزەکە خۆیان ئەچنە ژوورەوە بۆی وێڕای ئەوەی کە ئەگەر مۆڵەتی فەرمیشیان نەبێ بە چاوی خۆیان سەری شوێنی شیاوی مانەوەی منداڵەکان بکەن بۆی ئایا لە ڕۆی تەندروستیە و گونجاوە یاخود مامۆستا سامانی تێبینیەک لێرە هەیە بەتاکید دەمە هەمووی تێبینیە دەڕووی چیەوە یعنی هیچ ئەم نازانم مەخزنە WCە نازانم حەمامیان بۆچی لێرە دووشی تایە کارەبایە ئەوتانێ وەک لای خۆتانەی بینین پیس و پۆخڵە کارەباکانی هەمووی بە دەرەوەی بۆ نیشی دێ هیچ شیاوی ئەوە نییە کە شوێنی باخچە بێ خۆی نابێت نەهاتووە چییە کێ و کچەکەیە 4 ساڵەمە پێشاتووە تەقدیمی کردو دوایەوە بە هەر نەمبینی ئەی کێیە ناومەهێنن حەزت نەبێ مامۆستا باش عینەن دووبارە ئەوە WCەکێتی پیس و پۆخڵە حەز ناکەم هەربیشی بینن بێگو بە شەوێکی گشتی بە ڕێزا مامۆستا سامان تێبینیەکی زۆری لەسەر ئەم بابەتانە ئێرە هەر بە ناوی باخچەیە باخچە یعنی چی دڵکراوە وانە دڵڕفێن هیچ ئەوەی تیانە کە باخچە بێ هیچ ئەوەی دیانە کە باخچە بێ حەڵانە کوا ئیجازەکەتان کێیەوە کێیە کوا مدیرەوە سعات هەشتونیوە مامۆستا سامانەوە کەین حەضانەیە ئەوە مناڵەکەی ئەمری حەزانە تەمەنی چەندەمە بەڵێ ئەمری حەزانە ئەمری ڕۆژێکەوە تاکو ساڵێکە 2 ساڵە ئەمانە هەمووی ئەمری 4 و 5 ئەمانە هیچ باخچەن واتاوە بۆ باخچە شیاوانە بۆ حەزانە ئای چۆن ناوەڵا ئەمەش مخالف القانون طبعا مامۆستا ئەمە پێتەڵێم کەلیمەی باخچە ئەبێ هەموو شروطێکی تابێت کە باخچە بێت ئەمە هیچ شروطێکی ئەوەی تیانە کە باخچە بێت ڕاست کاک محەممەد تێبینیت هەبوو سێریەوەیەکەی بەڵێ هیچ نیەکی تیان نییە بڵێن بۆ باخچە هین کرێ بەڕاستی
مامۆستا سامان فەرمو مامۆستا بە چاوی خۆت مامۆستا محەممەد فەرمو بە چاوی خۆتان کامیرە بابێت بیبینێ سێری ئەوە چۆن بەردەستی مناڵەکانە ئەو سنووقی کارەبا بێگومان وابزانام سوچاویشە شۆرتشی کردو ئەگەر بێت تەسویری کە باشە مامۆستا کورسیشیان بۆ دانەوە تاکو بچێتە سەریا و بیگرێ و بێگومان بیکوژێ. کارەسات یعنی ئەمە شوێنی محقیمات بێگومان ئەمە هەر زۆر خەتەرە ئەم کارەبایە چکە قەباغێکی نییە هەر چۆنێ مناڵەکە دەسی لێ بدات کارەبای گرێ وشکێ کاتەوە تووشی کارەساتە بێت بێگومان ئەمە ساحەی ڕۆزەکەیانە ئەم کورسیانە سێری کە بە چاوی خۆتان ببین ئەمە کەی شیاوی ئەوەیە هەر تەندروست نییە مامۆستا کەی شیاوی ئەوەیە لە سەری دانشن بێگومان ڕاست سێری حەشەرات هێشتێکی چی بەڕاستی بە چاوی خۆتان ببین ئەمە خواردنەکەیان ئەلێرە فڕێداوە کەس نازانێ ئەوتان بەمەرجێک ئەمە پیسە هەر خۆی پیسە هەر خۆی ئەمە هەر خۆی پیسە ئەوە جلوبەرگی مناڵەکانە جلوبەرگەکەش پیس بووە هەر هەمووی پیسە هەر تۆ سێریکە هەر نازانێ من بەس لە باخچەی منداڵان باخچەی منداڵان بەس لە باخچە ناچێ ئەمە مامۆستا ئیجازەی نییە بۆیە چونکە ئیجازەی هەبوایە بەڵێ بە تاکید لجنەکە هات لجنەی تەربیە تەقییمێک بەڵێ بە تاکید تاقییم بێگومان ئەوە بۆیلەرەکەیەتی ئەوە گیزەرەکەیەتی ئەو وایرەکان هەمووی بەدەرەوە یەک نزمیشە یەک مناڵی ئاوای لێ بکاو شتێکات بێگومان ئەمە تۆ کۆمەڵێ مخالفەیە ئێستا بچینە ژوور ڕەنگەشت خراپتر بینی بێگومان بەڵام خۆت وتەنی هەر لە سەرەتا کە مۆڵەتی فەرمی نەبوو ئەوە بۆ خۆی بۆ خۆی گەورەترین کێشەیە مامۆستا سامان کۆتا بڕیار بۆ ئەم باخچەی منداڵە چییە؟ ئێمە بە پێی بڕیاری لژنەکە ئەوە هەموو ئەندامانی لژنە لێرن بە کۆی دەنگ بڕیارە دەین کە ئەم باخچەیە داخێن چکە هیچ شەرتێک هیچ مەرجێکی ئەوەی تیانە کە باخچە بێت بۆیە ئەو ئەندامی یاساییمان لەگەڵایە ئەوە تەبلیغەکان نووسێت ساد اسماعیل سجل لتبليغ غلق ومفاتحة الأمن الوطني لغرض غلق الروضة لعدم توفر الشروط وعدم منحهم إجازة من قبل تربية كركوك. تمام. جابوا شيء وير هوي أوير بس بالنسخة هوي أوير بزاف زحماسس. ست بو جرك يعني قبعات سز بروضة. إجازة عاوز يوقته. نجا إسليش. هاني إجازة. يوقته باجم. جرك بو روضاني جرك قبعات سز. بودا تبلیغ yazmışa من bu kitabı yollarım Emniyet Vatani sonra Emniyet Vatani geldi burada. Gideyim kere hepsini ettim muamele. İhane. İşte çaldım özden dedim gel. Gel lan. Ha gel. Yalla koyacağız. لە کۆتاخۆ بەڕێز مامۆستا سامان بڕیاری داخستنی بۆ ئەم شوێنە دەرکرد دەرچەنە کارەباشی لێنە یەکێک لە مەرجەکانی باخچەی منداڵان دەبێت کارەبای بە 24 کاتژمێر هەبێت بەڵام بەڕێز مامۆستا سامان و لیژنە بەڕێزەکەش هاودەنگن یاخود کۆکن لەسەر داخستنی ئەم شوێنە و بڕیاری داخستنی بۆ ئەم شوێنە دەرکرد و لە هەمان کات لە دیوێکی دیکەی یاسایی تەبلیغەکە ئەگەر پابەند نەبێت دەدرێت بە ئەمنی وەتەنی بۆیە لە کۆتا بڕیاریان داخستنە و چاوەڕوانی هیچتر ئەبن مامۆستا سامان. وڵا باسێرێ شوێنی خواردنەکەشیان بکەین چێشخانەکەیان بزانین لەوێ چی هەیە. مامۆستا سامان ئێرە چی پێوتری ئێرە مەتبەخە تەباخ و شتی؟ وەڵا ئێرە نازانم خۆی لە ئەسڵا WCە کردویانە بۆ مەتبەخ. دوش طباخ كوتشك وقوري چاو چاو ڕاست ڕاست باشە یعنی شوێنی کۆگاکەیانە ئەوە سێریکە بەس وەرە سێریکە بزانە ئەمە کەڕووی هەڵێناوە هەر کەڕوو هەر کەڕووی هەڵێناوە هیچ مەرجێکی تەندروستی و یاسایشی تیانێ مامۆستا وەرە نا وەڵڵا هیچی تیانە تۆسی هەر کەڕووی هەڵێناوە خواردنەکانیان کەڕووی هەڵێناوە بەس وەرە ناو ئەوە ها کرمی تایە وەرە سێریکە ئەمە وێ ڕایەوەی کە مۆڵەتیشی نییە وەرە ئەمە مۆڵەت شێ بێدایەخەم نەک بەس مۆڵەتی نییە ڕاست مامۆستا سامان خۆی بە شێوێکی ورد تەرکیز دەکاتە سەر لەگەڵ کاک محەممەد قسەم کرد ئێرە مۆڵەت شێ هەبێ بێدایخی
چونکە هینیشمان نەبینی بڵێن حریقمان نەبینی نظامی حریقمان نەبینی تۆ هەر ئێستا لە پێش ئێمە سەری لێدا یعنی ئەمە ئێستا لە پێش ئێمە سەری ئەو مناڵە دای لەم کارەبایە باشە یعنی مە کارەبای ئەگەر تیا بێ هەر ئیسە وشکێکاتەوە تۆ سێر پلاکەکانیان کاک محەممەد ئێمە بەپی ئەوەی کە بینیمان وەکو لژنەکە بڕیارماندا کە ئێرە داخل ئەروە بەخوا نازانم ئەمە چی پێ ئەوترێ قەینا مەغزەنە ئەمە قەینا من بزانم بەس بزانم قەروێڵە چیەکا لە ژێر دەرەچ بێگومان یعنی نازانم ئەم شوێنە بەڕاستی زۆر سەیرە زۆر یعنی شتی واوا بینی قەت نەدیوە قەروێڵە لە ژێر دەرەچ فەرش و مەغزان لە ژێر دەرەچ تۆ سێر ئەم بەتانیانە هەر بۆنی دێ ڕەش بۆ تۆ لە پیسە تەسەوڕ کەم بینەران بۆنی زۆر پیس دێ لێرە ئارەوەڵە بڕواتان هەبێ من لێرە وەستاوم بۆنی زۆر ناخۆش یعنی ئاخۆ و مناڵانە دەبێت تاوانیان چی بێتە ئاوال لەو بۆنەیە بژین بۆنەکەی سەلاجەکەش بۆنی دێماوە تۆ سێر ژەنگی بردووە هەر ژەنگی بردووە ژەنگ سەلاجەکەش زۆر بۆنی ئەرەوەڵە ئەمە بۆ چۆن ژەنگی بردووە ئەمە چۆن شتی تیا حەفزەکەن ئەیدەنە ئەو مناڵانە بەڕاستی یاری بە ژیانی خەڵکەکەن ئەم دەستگایانە سەرڕایەوەی پارەیە زۆریش لە خەڵک وەرەگرن بەڵام یاری بە ژیانی خەڵکەکەن بۆیە من یعنی نازانم مژدانیان نییە زەمیریان نییە ئەم دەستگا ئەهلیانە بووە لە خەڵکەکەن دوایی من گلەیم هەیە لە دایک و باوکانیش بەڕاستی یعنی دایک و باوکان هەر ئەوە نییە بێن مناڵەکانیان لە شوێنێ فڕێدەن و بڕۆن بۆ ئیش و کار و خۆیان غێر ئەبێ بزانن مناڵەکانیان چۆن بەخێوەکرێتانی وەڕۆ کە خۆیان دێنەوە لە دەوام چۆن چیان ئەدرێتێ لە ڕووی خواردن لە ڕووی تەندروستی لە ڕووی خەوتن ئێمە بە پێی هەندێک معلومات کە بۆمان هاتووە زۆربەی ئەم باخچانە یعنی متأکد نیمان بەڵام بە دوای ئەم مۆزوعە ئاچین ئەڵێن بە حەب ئەیان خوێنن یقینا چۆن ئەکرێ بە حەب مناڵ بخوێنیت یعنی بەڕاستی دایکان و باوکانیش من ڕووی دەمە خەمە ئەوان ئەڵێم هەر ئەوە نییە بڕۆی مناڵەکە لە کۆڵ خۆتکەیتەوە نەخێر بڕۆ تاکیدکە لە شوێنەکە لە بزانم وەرە لا ئێمە لە تربیە بزانە ئەم شوێنە شیاوە ئیجازەی هەیە ئێمە مۆڵەتمان داوە پێی موافقەمان داوە پێی چونکە دوایی ئەگەر لاسام حەڵا شتێک بێت ڕەنگە بێ گلەی لە ئێمەکە تۆ دێ گلەی لە ئێمەکەی لەسەر چی حەقێک بەڕێزان شوێنی دووەممان گەڕەکی ڕاپەڕینە دیارێرە قادسیی پێڵێن جێگایەکی جیاوازترە لەگەڵ ئەم لیژنە بەڕێزە هاتوین و بەڕێز مامەسا سامان سەرپەرشتی ئەم لیژنەیەکات فەرمو مامەسا ئجراتی خۆتان دەست پێ بکەن ئامانجیان بۆ باشترکردنی چوارچێوەی پەروەردەییە بینەر بن مامەسا سامان ڕاستەوخۆ بە سەلاجەکە یەکسەر طبعا ئێمە بەتاکید یەکسەر ئەچینە سەر ئەو شوێنانەی کە شوێنی خواردنە ئەها تۆ سێریکە قەڵەم ئەو چیەکە لێ وەڵا نازانم قەڵەم ئەها وەرە سێریکە کە ڕووی هەڵێناوە ئەها با کامیرەکە کە ڕووی هەڵێناوە ئەوە حاڵی سەلاجەکەیانە هەمووی ژەنگ و بۆن و کەڕوو نازانم قەڵەم و کەرەستەی خوێندنیش لە ناو سەلاجەکەیە زابابین بزانین ئەمە چیە ئەم دیوارە لێرە نازانم ئەمە چییە؟ ئەو خەریکە سەر ئێمە بشکێنین ئەنجام مناڵەکان وەرە سێریکە نازانم ئەها مارمێلک و حەشەرات هەمووی لەم پشتە دیتە؟ ئەمە حاڵی باخچە ئاهلیەکانە ئەمە حاڵی باخچە ئاهلیەکانە هاي شنو ست هاي شو اسمه الوصافه اللي ادري مو هذا شنو هاي حشرات هاي شنو جديد مسوي هذا ست هذا مو كسرتوه مو بيش اسمه اي معفن فارغ معفن صح اجازه وين استاذ وراها رحنا سوينا براءة ذمة مع ضمان هسه نريد الاجازه احنا ما نريد براءة تمام نريد الاجازه هاي الاجازه لا شو غير ضريبه وما اعرف ايش انا اخر شيء اريد الاجازه مالتش هذا 2018 هذا اخر شيء تسجيل يعني صار لي 7 سنوات ابد وشلون انت بدك تمارسين مهنتك؟ انا كلها مسدده بس باقي جماعه بغداد استاذ انا اولا صار لي سنه ونص هنا كنت بغير مكان اصلا انت المؤسسه لو المؤسسه يعني هسه احنا حتى لو عندك اجازه عندك مخالفات صحيه وكذا يعني اصلا ما عندي حانوت
مثلا يعني توزيع اكل ما عندنا ستاف. الثلاجه ما مع الغلق. يلا استاذ اسماعيل عيني شوف عيد يلا شوف شغلاتك عيني. انا اصلا مسوي غلق ما يحتاج ستاف. خلي اجيب لك الكتاب الرسمي مال التربيه. يلا خلينا نثبته هذا. امر شي بودر شو ولا تربيه كغلقي كا بلام بابن نبوه بغلق بابن نبوه بداخل نخير بويا اما اسا اما لغوی یاسا دو جار داخستن روبروی اتون ترین سزا نبیتو اما نوك بس داي اخين يعني اما جايتر اگر بيت تقديم كابو اجازه دركردنيش نايدينه في نادرت نخير نا والله طبعا اما خوتان بينيتان اما ديوارك كلوديو ونازاني اما نازانم معملي خياطيه معملي برقدورينه ياخذ روزي امانه شي داينا باشا ما مسامل لبيوا بدي اكم او حريقه نازانم زور كون دياره هل ايش ناقم اما چیه کاک محمد انا هیچی تیانی هوای شی تیانی بای شی تیانی ثلاجه او بودي كور داينا بودي كور نابي عيني وين الغلق هو اصلا نبدا جاينا غلق من استاذ سامان انت موقع عليه خوي شي توكلي كدو داينه اني من او امزای منە لەسەر داخستنی ئەم باخچەیە لە 15 چواری 2025 کە دە ڕۆژ پێش ئێستا بەڵام پابند نەبووە بە بڕیارەکە و بۆیە ئێمە ئێستا لێرە دووبارە تاکی دەکەین کە ئەم شوێنە داخین باشە عینی وهذا اصلا جاي من التربيه مشان غلق من عندكم طبعا استاذ يعني هذا هو الموضوع كله هاي دازين ما وصل سامان كتاب ما كردوه بو داخستني كتابي داخستني احنا اليوم وباكر تصفين الاطفال وتغلقين الروضه لان احنا راح نسجل اسم الروضه وندز نسخه منه للامن الوطني بعد هم ينجازون وياكم زين عيني طبعا بريزان او روضه كبوي هاتين لقرشي قادسيه سردابیشی هەیە و بۆنیشی زۆر پیسە ما مۆسابۆنی پیس دێ لێرە هەر خەتەرە لێرە بمێنیتەوە هەر خەتەر ئەها یەک جلیکان بنزینیان لێوێ داناوە بێگومان ڕاست یەک جلیکان بنزینیان لێوێ داناوە لە تەنشتی نەوت کورە ئێرە هەر زۆر کارەساتە بەڕاستی کارەسات ئەم بۆنە ڕەنگە بێتی سەرەوە بەتاکیت هیچی نییە یعنی لێرە هی ئێرەیە ئەها ئەوە باشە وەرە پیشیان پێ کرد باشە کەڕوو زۆر پیسە ئێرە زۆر طبعا حەزانە یاخود ڕەوزە دەبێت جوانترین و باشترین جێگای هەبێت نازانم بەداخەوە باخچەی منداڵان یعنی باخچە ئەبێت جوانترین شێوەی حەدیقە و بینای تابێت بەداخەوە ئەمە حاڵی باخچەی منداڵانی ئەهلیە لە کەرکووک بەرەسێری کە پێویست یعنی ولێ سەرمان بیر مامۆستا پێویست ناکە قسەی تیا بکەی ئەوەتانێ ها ئەوە تەڕەشعر بەجاو خۆتی بی مامۆستا ئەم شوێنە بۆ تەندروستیشمان زۆر خراپە هەر زۆر خراپە بۆیە من داواکارم ئیشەکەمان زۆر لێرە تەواوکەین و بە هیوام ئێرە بەجێ بێڵین چکەم ئۆکسیجینی ئێرە زۆر کەمە هەناسەت تو نەبێ بە شەوێکی گشتی بەڵام ئێمە لە بەرنامەی چاودێر بەردەوامە بین بەڕێزان ئێرە شوێنێکی جیاوازترە لە گەڕکی حیسابات بە هەمان شێوە ئێرە مامۆستا ئێرە حەزانەیە خو ڕەوزێ وڵا بە قەتعەکەی بێنووسراوە حەزانە و ڕەوزە نازانم ئەمە هەل لێرەوە من ئەمە فرسەتێکی باشە کە داوا لە لژنەی تەجاوزاتەکەم لە بەلەدیە لە دەستگا ئەمنیەکان کە بێن بەڕاستی ئەمە تەجاوزە ئەوە جادەکەیە ئەمە ڕەسیفە کراوە بە ساحەی ڕەوزەکە ئەمە ڕێگای پیادەیە ئەمە ڕەسیفە جادەیە و تەجاوزیان کردووەتە سەری با بڕێن ژۆرە بزانین چییە من هنا عيني منو المدير؟ مديرة ما جاي بعدها ما جاية. ليش وقت جاي ساعة بس وقت تجي؟ بعد شوي تجي عندها دورة بالصحة. أنا المعاونة. معاونة؟ وين الإجازة مالتكم؟ والله هي عندها غير تجيها ما بدي لا. إجازة شو تسوي بدي لا؟ وغير تعلقون على الحائط؟ بعدين هي تعلقها. إحنا مو روضة حتى عندنا. شنو أنتم حضانة؟ يلا تعال خلينا نشوف الحضانة مالتك. أنا عندي أمر. اعطيني الأمر ما خلينا نشوفه حتى. يلا اعطيني الأمر. وين أعطي الأمر محمد؟ يلا. اعطيني الأمر. بعيني صار. تابع لي الاحتياجات الخاصة الموافقة مالتنا. أختي أنا هسه أنطيك الأمر مالي. هسه أنت ليش تصور؟ بس ما يصور معليش، بس أطب جوا ألقى المخالفات مالتكم هسه أسد الروضة مالتكم. أيوة عادي. أنا ما عندي مشكلة بس اعطيني الأمر. بعيني جيبوا لها الأمر يلا. تشكيل لجنة من قبل مكتب المدير العام. نعم. أنا رئيس اللجنة. احنا على الاحتياجات الخاصة. هسه غير أتأكد من يقول وين الإجازة مالتك؟ موجودة عندي الإجازة. أنا ما أدخل جوا.
جيبي لي الاجازه هسه تجي المديره وتطبون، انا ما اخليكم تطبون جو ولا تجي المديره يلا. شاهدنا امر واذا امر حتى لو امر نريد نشوف الاطفال. ايه ما يخالف ما يخالف. لو شو اسمه روضه. حضانه جيبي لي نموذج من ما الاطفال. يصير تطب جوا، ما ما يصير. انطب ما انطب جيبي لي تيجي الاطفال. الاداره يلا جيبي لي ما الاطفال. ما اجيب لك اطفال، تجي المديره كمديره هي اللي تقرر. كانت سري ام جوره حالتانا شي اما بيمنانا لقليان ايشكين نامانو بكوينا گفتوگوی خراب لقليان اما حالي ما مصاك به ابي لجورو تشي بيت خوالي من وزاره التربيه ما احنا ما جايين بلاش ما يخالف، تجي المديره كواداره تجي تجون يم الاداره. خوالي من وزاره استاذ ما التربيه يصير تطب جوا ما اسمح له. جارا جگری مدیری ام رمزية ما يخالف شو وين المدير ريجري لا تبع انت ملتزمه بالقوانين مو عندنا تخويل وما ما تقبلين ندخل استاذ تفضل احنا عندنا تخويل لعد شلون الاداره ما موجوده والاطفال موجودين استاذ سامات هسه تفضل تجي استاذ بيتها هنا تعمل يوم الثمانية بيتها يوم الثمانية تجي. حضرتك شنو؟ أنا مو ربيهم معاونة مدير. وين امرك؟ وين الامر مالتك؟ جيبي لي امرك. هي عدها. جيبي لا لي لا عدها مو يمي جيبي لي مو امرك يمي. عيني جيبي لي امرك عندها بالبيت؟ اي شو تسوي لا امرك مو بالبيت؟ البيت هنا كلنا موجودين. روحي جيبي لي امرك. ما اقدر اجيب انا ما اقدر اشوف كل لا شيء. شلون معاونه؟ شلون معاونه؟ ودي على دواي بلقي نامي ليكل منو تحكي؟ ما يصير استاذ جيبي لي امرك حتى ما اطب. لا يلا ما طب ورا داوای بەڵگە نامەی لێکرد کە بێتە ژوورەوە نەیهێشتێتە ژوورەوە بۆیە تیمەکە ستافەکە خۆیان سەر بەخۆ هاتنە ژوورەوە لێپسای بەشی قانونیش بڕیاری ئەوەی پێ کە بەرپرسی بەشی یاساییمان لەگەڵا مافی ئەوەی هەیە بێتە ژوورەوە هاتە ژوورەوە بە هەموو شێوەیە ئەو نووسراوە ڕۆڵە لەوێ ئەڵێ ئێمە حەزانین جارێ ئەڵێ لەسەر تەربیە نیمان هەموویشی نووسراوە ڕۆڵە مەلیکە جەمال ڕەوضەت فڵان ڕەوضەت فڵان ڕەوضە ئەو تا هەمووی ڕسمەکانی هەڵواسیوە ئەڵێ ئێمە ڕەوزەین ڕسمەکان کەچی خۆی ئەڵێ ئێمە داینگەی لەسەر ئێوە نیمە بۆ مدیر عام کە من لەگەڵ قەناتەکەی ئێوەیە دەرەچم صحبەت قەنات کەرکووک نووسەتی موافق یعنی موافقاتی ئوسوڵیم هەیە هەم ئەمر ئیداری هەم موافقە کە لەگەڵ ئێوە دەرچم ئەمر وەزیرشم هەیە کە مخەولن ئێمە چاودێری ئەم بابەتانە بکەین لە شاری کەرکووک و لەگەڵ کەناڵەکەی ئێوە شابەتە بەتاکید زۆر باش ئەمەجێ دەستخۆشی ئامانجی ئەم بەرنامەیەش بۆ لە بیرمان نەچێت دووبارە دەستخۆشی لە جەنابی کاکڕێبوار بکەین بەڕاستی پاڵپشتێکی زۆر گەورەمانی کرد وتی لە پشتانم بە هەموو شێوەیەک و دەستخۆشی لێمان کرد و وتی هەموو شاری کەرکووک بکەنە ئامانجی خۆتان ئەم دەستگا ئەهلیانە بەڕاستی غەدر لە خەڵکی شاری کەرکووکەکەن و غەڵکی غەدر لە مناڵەکانی ئێماکەن بڕەپارەیەکی زۆر لە خەڵک وەرەگرن بەرامبەر ئەوە هیچ خزمەتی مناڵ ناوە لا تصوير اني دي صورني اني دي صورني الي اختي روحوا الزموا الروضات اللي ماليه حضانه انت زين واستاذ كلش زين كلنا نعم اني هذول خطار بس اريد افتهم خطار يعني شنو فهميني خطار يعني أنا أدري ما احكي وياهم احكي وياهم شوف يعني هذول ما لهم ذنب ست أنا أعرف الخطار يجون للبيت مو يجون لدائرة حكومية ليش أستاذ كلش طبيعي ناس يجون منو يقول؟ احنا كل يعني خطار يجي هسه أختي هسه هذه أنا مثلا عندي أقرباء خلي أفهمك أستاذ عندي أقرباء أطفالهم خرسة 6 أيام بلا زحمة عليك فد يوم يومين ضايجين مثلا يريدون يجون يخاطون ويا أطفال شكوا بيها ما أعرف والله هاي يمك قوانين جديدة هذا ماكو قوانين وزارة هاي قوانين وزارة التربية ماكو هاي ماكو قوانين أنا عليه من تربية ليش؟ أستاذ إجازتي مو من تربية وين إجازتك مال الحضانة؟ طبعا موجودة يجيب لي إياها هذا الشيء انتم تخابرون مثلا احنا صار لنا يومين 3 عندنا دوره همينا بمكان اللي نطلع اجازه خابروا لهم قولوا لهم تبارك شنو اخواني ما فارق هنا على الشارع هسه وين بس هذول عندكم خطار وين طلابك؟ طلاب معي وين اطفالك بس خلي نقدر نشوفه اللي يفتح روضه يخلي 30 40 طفل مو يجيب 5 6 استاذ 6 عيني اني كارج بردادر استاذ اللي يفتح روضه اني اريد جو همينه تطلعوا لي حد فوق السطح اللي يخلي روضه يخلي 40 50 60 يعني لحد 4 كل تشور عليه 15 سنه انا صار بهاي الشغله سيركا ما ناو برادك انا مع كرونيتي هاي كسنا زانين كيا سيركا
خار خۆی ئەمە مخالفەیە ئەوتانی هەموویشی کە ڕووی هێڵێناوە سەلاجەکەیان کە ڕووی هێڵێناوە سێریک من نازانم ئەمە چیەکانەوە سەلاجە ئەمە سەیدەلیە یاخود سەلاجەی خواردنە بە هەمان شێوە عینەن مخالفاتەکانی زۆرە و بینیتان بەچی شێوەیەک لەگەڵ ئێمە تەعاملەکە ئەسلوبێکی خراپ هەرچەنێ ئێمە ئەوراقانمان هەمویان پیشاندا کە ئێمە لە ژنێکی پەروەردەین هاتوینە چاودێری لا أنت كلش نظيفة بس إجازة ما عندك عيني لا تصيحين أصلا مسوية تجاوز أنت على الشارع هذا الرصيف العراق كله عافية عشديدش كاكا إما ليرة بومان دركوت كأم روزية ئەم باخچەیە هیچ مەرجێکی تەندروستی تیانە ئەم حەزانەیە حەزانێ وەک خۆیڵێ ینی بەس لە صحیحین يعني تريدون اعلام تسوون لنفسكم انا اوكي رجاء انا راح اخذ اجراءات انا رفضت همينه لا تخليني اسوي مثلك راي عام ئەسلوبی زۆر ناشرینە ئێمە ئیجازەی نییە بۆیە ئێستا لێرە بڕیارە دەین کە ئەمش بە هەمان شێوەدایەخین بە مناڵانەڵێ میوان من نازان میوانخانەی داناوە یان حەزانەی داناوە خۆیڵێ ئەمە حەزانەیە بەڵام ئەوە باڵگەکان هەمووی کە ئەڵێ ڕۆزەیە وازی لێ بێنە ئستا اسماعیل عینی اتخذ الإجراءات القانونية نعطيها تبليغ أسامة يقول هذا معاونة وين أمر المعاونة مالك؟ 40 سنة 40 50 احنا بالتربية يعني سجل يعني سجل انت بس اريدك تفهم ست هذول شنو مكتوب روضة تبارك انا ب 2016 استاذ محمد ما عندك إجازة لحد 2016 كان عندي بعدين لغيته اجوا توقيع ختم بصمة سويت لغيته يلا لغيته انا ليش ما اجيت يوم اسلوبك زور خراب وخوتانا بينن اسلوبك زور ناشرين و هموي مخالفه بوي امش بهمان شوا داي اخين ومفاتيحي امن وطنيه كاين بو اجراءات قانونيه خوان للسريب وهي 40 سنه عندها خدمه بالحضاره بلدان گرژی دروست بووە و بێڕێزیش دروست بۆ بەداخەوە هەر لەناو ئەم پرۆگرامە کۆمەڵە بێڕێزی دروست بووە بەڵام ڕێو شوێنە یاسایەکان بڕیار لەسەرمادا کە بڕیارەکان چین لە کۆتا مامۆستا سامان و ستافقی بڕیاری داخستنی ێرەشیاندا مامۆستا سامان ئەڵێ ئیجراءاتی قانونی ئەگرینە بەر ئیجراءاتی قانونیشیان لەبووی یاساییەوە خۆی تر ئیجراءاتی خۆیانە ڕێزان ئێرە گەڕێکی حی عسکەریە باماشەوە ئێرە ڕەوزەیە پێم وابێ ڕەوزەیەکی ئەهلیە بە لیژنەکە هێزانێکان بەسپاسەوە بە هەمان شێوە خۆیان بە چاوی خۆیان پشکنینێکی ورد بۆ ناو ڕەوزەکە یاخود حەزانەکە ئەنجامەدەن ئامانجیان مامۆستا سامان مامۆستا محەممەد بۆ خزمەتی زیاترە بە دامی جەنابی پارێزگار ئەمە حاڵی ساحەکەیانە باش کرا والله بقورآن ئەمانە زۆر گوناحەنە مناڵانە من زۆر خەفەتیان بۆ خۆم بەڕاستی نازانم ئەمانە لەسەر چی دینیەکەن لەسەر چی نەن زەمیریان هەیە نەوەژدانیان هەیە نە یعنی هەرەزانن پارە لە خەڵک وەرگرن و قۆڵی خەڵک ببڕن ئەخ ئەم مناڵە زەمبی چێ ناوم زبڵە فەرموو بە چاوی خۆت بیبینە ئەفەر یەک گوڵێکشی تیانە ئەمە بەناوە ناوی باخچەیە بەڵام یەک گوڵێکشی تیانە یەک دارێکی هیچ تیانە تسيري طبعا اكيد اجازه يعني امانه او ايشكن طلعوا اجازه يعني يا كان برسيار اجازه والله اي بالتاكيد دیارە مامۆستا سامانۆکو یەکەم پرسیار بۆ هەر دەستگایەکی ناحکومی دەستگایەکی ئەهلی ئایا باخچەی مناڵان بێ باخچەی چاوایان بێ ڕاستەوخۆ پرسیاری مۆڵەتەکە وەکو دەستپێک ڕاستە و ڕاستە چینە ئیدارە
بەڕێز مامەستا سامان سەرپەرشتی ئەم لیژنەیەکە بۆنەکەی بۆ نەکەم بەڵێ مامەستا. السلام عليكم. منو مدير هاي الروضة؟ حضرتك؟ هاي الروضة مو؟ وين الإجازة مالتكم؟ والله إجازتي بعدني ما كملت. يمتى تكملين؟ والله إن شاء الله يم المحامي والله. يم المحامي. يم منو؟ أستاذ محمد مدير التعليم الأهلي مراجعينك الجماعة؟ قبل 3 سنوات مراجعين أدري أنتم. هم جيت آخر مرة. ما يريد أنت هسه عندك أطفال لو لا؟ بلي عندي. أكو دوام بهاي الروضة؟ إيه. زين. أنت شلون تداومين بروضة ما مجازة؟ بلي والله أنا كان عندي أوراقي كامل قديمة ماكو صار. شامل. بس عندك اجازه لو ما عندك؟ حاليا ما مكملة يعني. حاليا ما مكمله، صار لك 3 سنوات وين اكو اجازه 3 لا سنوات ما والله تكمل؟ مو 3 سنوات. ايش قد صار؟ نزلت يعني قول بالعام نصه سنتين؟ كملت. لا أقل من سنتين. حتى لو يومين ما طول ما عندك إجازة ما تقدرين تمارسين مهامك كروضة. والله العظيم أوراقي كاملة والله العظيم يعني بس الإجازة. يعني احنا أوراقك كاملة، نريد النتيجة مالتها، نريد الإجازة مالتك. يعني ما يصير هذا بيه تعليمات من معالي وزير التربية. احنا لجنة مشكلة بأمر من المدير العام نزور كل رياض الأطفال. أي روضة ما ملتزمة بالشروط أو أي روضة ما عندها إجازة ممارسة مهنة احنا نضطر نسد ونتخذ إجراءات قانونية بحق. وعدك خلال ست انت مو انت هذا مو فد شيء شخصي اختي ست هذا مو فد شيء شخصي حتى توعديني او اوعدك او اني هذا انت عندك مصير اطفال، انت اذا تتعاملين ويا اطفال مصير هذول الاطفال كله جوا ايدك، اكلهم شربهم نومهم صح؟ فانت مو فد شيء مثلا يمي حتى اقول لك ما يخالف يلا هاي اسبوع مني الك هديه، ماكو هذا الشيء. لازم لو عندك اجازه لو ما عندك اجازه وتسدين الروضه مالتك، فهسه انت ما عندك اجازه، هسه راح نتخذ قرار ونوقع حضرتك هم متوقعين انه تسدين هاي الروضه لحد ما تكملين اجراء. عيني بس خلينا نشوف منا عدد شيء منالي زوري داناوا لشونه شي بتشوكا وكهرباكان همي بردستا سيريكا همووی کارەباکانی دەبەردەستی مناڵەکانە زۆر نزمە ئەوەی وایرەکان تەلەکانشی بەدەرەوەی ئەوتانێ 50 تەلەبەی لێرە داناوە دەواجن دیوارێکی پیس 24 تا 25 26 لەونە زیاتر نابێت بەڕاستی زۆر پیسە. ژوورەکە ئەبێ هەر مەترێک و بۆ مناڵێ هەر مەترێک و بۆ مناڵێ. محەممەد من یعنی بەڕاستی دووبارە و سێبارە و دەبارە زۆر گلەیم لە دایکان و باوکان هەیە. یعنی ئەمە بەهیمەت ناکرێ بێتە ئێرە، ئەمە هەمووی ئەم دایک و باوکی ئەم مناڵانە پارە ئەدەن. تۆ بۆ پارە ئەدەی بە شوێنێک کە مناڵەکەت داڕزێنێت، یعنی لە ڕووی تەندروستیەوە خراپە ئەوە کارەباکە تەنیشتێتی ئەوە هەر پەردەشتیان بەرە چۆن نایە وەڵا هەموو شتێ دێتە ژوورە جامەکەشی شکاوە هەر لێ کەرەوە با بیبینێ ئەوە لێەوە نەک بەس حەشەرات مشک و مار و هەموو شتێ دێتە ژوورە پەردەشی نییە وەحاصل ئەبێ مەرجەکان پەیڕە و جێبەجێ بکات پاشان ئێستا ئەمە لێرە ئیجازەشی هەبوایە هەر مخالەفاتی زۆر هەر دامانە خست بەڵام ئەمە دوو شتی نییە هەم مخالەفاتی زۆر هەم ئیجازەشی نییە بۆی بە تاکید دایەخین. ئێرە شوێنی ئامادەکردنی خواردنیانە ئێرە شوێنی جانتادانانە نەک چێشتخانە ئێرە بە ناوە چێشتخانەیە بەڵام هەمووی ئەوە تا کەرەستەکانیان لێرەیە ئایستا دێمێک لەک جانتای خۆیانە منداڵەکانە هەمووی بە شێوەیەکی زۆر خراپ و ناتەندروست دایان ناوە لێرە چ پیس و پۆخڵە هەمووی پیسە ئەمە نازانم لێرە ئەخەون کورە هەر زۆر پیسە هەر زیاد لە حەدەها ڕەش بووەتەوە ڕەش ئەم مناڵە گوناحی چییە لێرە ئاوە با گوناحی نی ئەمە چی گوناحیە ئاوە وەرن با سێرەمانک تۆ سێر ئەمە بە ناوا بێ سپی بێ ڕەش بووەتەوە هەر ڕەش سێر زبڵکە سێر سێرکە ورە بەڕاستی کارەسات بەخوا شتی واوە ئەبینیت شتی واوە خراپ ئەبینی کاک محەممەد زۆر خراپ سێرکە نازانم ئەمە
ڕەنگە بۆ نوێ ڕامەدەیان ئیکورم ئەها وەرە سێری خۆتان ئێخۆن بۆ خۆتان یان بۆ مناڵەکان بۆ خۆت دێ عافیەتتان بێ دێ عافیەتتان بێ بۆ خۆتان ئێخۆن ئەی مناڵەکان چیانە دەنێ ئەمڕۆنە هین کەیە هین هەفتەیەکە ئەی ئەم مەنجەڵانە هین کەیە هین وەخت عوسمانلیە ئەوەتانێ بە چاوی خۆتان ئەبینن ڕۆنەکە پیسیشە ڕەشیشە مەنجەڵەکەش ئەوە حاڵێتی ئەم کولە گەوتەماتەیەش ئەڵێ بۆ خۆمانە بۆ مناڵەکانی ئیتر نازان بەڵێ دێ عافیەتتان بێ بەڕاستی شتەکان هەر کەوەنتەرەکەش کە ڕووی هەڵێناوە هەر بۆنیشی دێت کۆنە شانە و بۆ یاغی پەنجە و ئیتر ئەوەی بەدڵ تۆیە لێرە ئەیبینی خواردن حەفازە چیت ئەوێ ئەن لێرە ئەمە هەر مارکێتێکە بۆ خۆی چیت ئەوێ هەیە من نازانم ئەمە کەرەستەی یعنی حەلاقی ئەوەیە نازانم چیەکە سێر گوڵیشی لێیە هەموو شتێکی لێ ئەوەی بەدڵ خۆت لێت ئەوە لێرە ئەنجا قەڵەم و دەفتەر و جل و بەرگ و نازانم مەطبەخە یاخود چییە وەڵا نازانم ناوێت لێ چی ئەمە چۆنە بێ ئاوا لێرە لێرە بێ ناو سەلاجە بێت ئەبینی کاک محەممەد چی کارە ساتێکە ئەمە خواردنی مناڵەکانە ئەبێت لە سەلاجەیە داندرێ وەرە سێری کەوەرە وەرە سێر چی پیسە هەر بۆن هەر بۆن قەینە ئەی بۆ نایخەنە ناو سەلاجە خواردن ئەمە ئەیکەنە ناو جانتاکە بچی من بناسو شاغم عيد بو إن دبو ثلاجة دول يحسبوا دولة بو ثلاجة دول أما بولا ثلاجة دانانيا ولا سير إنك سير إكسباير كيك تخواب يا زحمة ما وصل سامان بوردي تركيز زكاة السر هر خوراك كمادة إكسبايري أصلا جبس ممنوع هر جبس هر ممنوع أم همو جبسة شيء أما شيء جبس هر ممنوع بدريبة منال ساوا 2 ساڵ و 3 ساڵ و 1 ساڵ ئەمە چییە؟ سێر تاریخەکەی کە بزانە تاریخی ماوە ئەمە حانوتە؟ ئەمە چییە؟ من تێ ناکەم لەمە چییە؟ محەممەد بەڕاستی سەیرە یعنی ئەکرامانە لە بەڕات بێت لە حەموەرە سێر تاریخەکانی کەنەمە کاکە سێریک ئەمە هەر ئاوا فڕێدراوە تۆ سێت جبسکە ئەم مناڵە فەقیرانە هەر لە بەیان تا ئێوارە جبسە خۆن ممنوع مێمە خۆزگە جەماعەتی سەحەمان لەگەڵ بووایە بۆی بەوردی لەسەرم بابەتە قسەیان کردایە ئەماڵێ هەر تاریخی پێوەنیە هەر پێوەنیە ئەسڵەن ئەو تا هەر لەسەر یەک تەلیفۆنمان بۆ دێ بەس ئێمە جواب کەس نادەینەوە تا ئیشەکان خۆمان تەواو ئەوڵە ئەو تا بە چاوی خۆتان بیبینن تاریخی پێوە نییە ئەمە هیچ هەر کەس نازانێت کەی دروست کراوە و لە کێ دروست کراوە و شوێنی هەڵگرنەکەی کوێیە و چۆن ئەدرێ بە مناڵ مامۆستا ئەم شتانە هیچی ناکرێت سەرڕای ئێوە ئیجازەتانیش نیە ینی هەر ئەوەی کە ئیجازەتان نەبێ ئێمە دایەخین بۆیە ئێمە ئێستا بە پێی بڕیاری ئەم لژنەیە کە لەگەڵ منن بڕیار دەدەین کە ئەم شوێنە داخین و هەتاکو ئیجازەکەتان جێبەجێ ئەکەن ئەو کاتە ئەتوانن ئیشەکەی خۆتان بکەن بۆیە ئەبێ بە زووترین کات دایخن دەستان خۆش بێ مامۆستا سامان بەڵێ دەستان خۆش بێ کۆتا بڕیار جگەلەکانە کە قەدەغەن بەڵێ و دەستیشی بەسەراگیرێ ئەمە بە تاکی دەستم هەمووی ئینەکەن ئیتلافەکەین بڵێ و لە کۆتاش ئێرە داخرە بەڵێ داخرێت
ئەمەش تاریخی پەیوەنی ئەمەش بە هەمان شێوە تاریخی پێوە نییە هیچ تاریخێکی پێوە نییە نازانین ئەمە کەی ماوەی بەسەر ئەچێت بۆیە ئەمە من دووبارەیەکەمەوە بەڕاستی ئەم ڕەوزە ئەهلیانە یاری بە ژیانی خەڵکەکەن یاری بە تایبەت مناڵ ئێمە لە جاتی ئەوەی مناڵ دروستکەین بە شێوەیەکی تەندروست بۆی گەورە بێت بتوانێت ببێتە کەسێکی باش لە ناو کۆمەلگا ببێتە سەرکردەیەک بتوانێت ئەم شارە بەرێتە ڕێوە بەڵام بەداخەوە بە چای خۆتان ئەیبینن بە چی شێوەیەک مناڵ بەخێوەکەن لێرە دەست خۆش مابەستا بەڕێزان ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین و لێرە کۆمەڵی خواردن لە جبس و بسکیت و ئەم خۆراکانە زاکی و کۆمەڵی خواردنی تر ماوە بەسەر چوو دەستی بەسەرا گیرە ئەمە یەکەم بابەت دووهەمیان سەروی ئەمانی کە لێرە دەستی بەسەرا گیرە مامەستا سامان و لیژنەی پەروەردەیکەرد و بڕیاری داخستنی ئەم شوێنەیدا نەک لەبەر ئەمانە لەبەر خواردنی ماوە بەسەر چوو بەڵکو لەبەرەوەی مۆڵەتی فەرمینی ئەم جێگایە ئەم باخچەی ساوەی مناڵانە لەبەرەوەی کە مۆڵەتی فەرمووت نەبوو بۆت نییە بە شێوەیەکی تەندروست منداڵەکان پەروەردە بکەیت و مامەستا سامان بە شێوەیەکی ورد پشکنینی بۆ ناو ئەم باخچەیە کرد لێی ڕازی نییە و گونجاو نییە سەروی ئەوەش مۆڵەتی فەرمینیە ئەمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین ساڵە دەستپێک جبسە بەدەستی مناڵەکەەوە بینی ئەبینی؟ نانە تاریخی ماوە بەڵام جبس مەمنوعە جبس قەدەغەیە ناکرێ مەمنوعە بە هیچ شێوەیەک نابێت جبس بخۆن و هەر کە هاتی نەژوورەوە حسمان کرد هاتوونەتە ناو کارگەی سینگ دروستکردن و کاونتەر دروستکردن و بەڕاستی یعنی شتەکان تۆ سێر شتەکانی هەمووی مخەربەتە هەمووی پیسە یعنی ئەوە هەر شیاو نییە ڕسمشی بێگومان زۆر پیسە ینی دەبلیسەکەی هی ئەوە نیە بەر دیدی کامێرا بکەوێت ببورن وە کۆمەڵێ پیسی لێرە بەدیەکرێ مامۆستا سامان پێی بەداخە وە لە ئیجراعاتی خۆت بەردەوامە بی مامۆستا وەڵڵا بە تاکید ئیجراعات خۆمانەکەین لەگەڵیان ئەمە معمل کاونتەر دروستکردنە ها هیچ دانەیەکی کێ نازانم زۆر ئیشان پێ ئەمەی دارێ ئەمەیە دروستە چینە ئیدارە وەرە مەڕۆژرۆ سەر کارەباکێکە وەرە مەڕۆژرۆ سەر کارەباکێکە ئەمە مەبەست لە مامۆستا سامان مەبەست وەرە یەکێ لە مسەورەکان وەرن سەر کارەباکێکن ناوێرم دەستی لێدەم بەخوا هەمە خوازانێت چەند جا تەقیوە چەند جا سوتاوە شنو لالا عيني السلام عليكم هاي ليش يا اختي ليش هسه اول شيء قبل ان نسوي اي شيء وين الاجازه مالتك؟ لا اشتغل بيه يمتى؟ ما صار هوايه قلت خليه يشوف الشغل هنا لين كلش ضعيف زين وهذا مثل ما يقول مصدر قلت خليه يشتغل في ما يخالف هسه انت هنا تشتغلين بالمجان لو تاخذين اجور من اولياء لا دا اخذ بس دا اشوف الشغل خليه ادري انت قلت لي انا دافع ايجار ما 6 اشهر لي تاخذين اجور من اولياء الامور غير تخدميهم غير تراعيهم يا اختي هاي المغاسل شفتيها المغاسل لو ما شفتيها روحي شوفي روح اما علي رشكاوه بيبنا شونك بردستي منال نبي اما بدال لقوره قاچی اشکێنێ نەک بدا لە مناڵ ئەوە تا بدا لە مناڵێک شتێکی لێک ئەم فەرشانە نازامی ماڵی خۆیانە لێرە داینا وەکو مەخزان تێناگەم ئەم بابەتانە چیەکە لێرە دووبارە عینەن هەموو شتەکانیان ستاڵم حەفاظە و شنو هنا تشتغل؟ كهربائي غير ورا الدمار ست شو اسمها؟ نايتيا بس سير ام بيسو بوخليكا كلنا وسينجا كيانا هيا شو سيريكا بس سيريكا
ست عيني هذا الرجال شنو داخل الروضة؟ بيسوي الكهرباء. إيه هسه وقت الدوام؟ شو يسوي يعني؟ غير بعد الدوام يجي. بعد الدوام ست هذول الأطفال ما لهم ذنب أنت تطلعين وما تطلعين. أي شيء عندك ترميمات كهربائيات صحيات يبدي ورا ما الأطفال. يا أختي يا عيني الأطفال ساعة ب12 بالوحدة مو يخلص الدوام تجيبين القسطة أبو الكهربائي أبو المعرف شنو يشتغل. فأرجوك أخي اترك الروضة حاليا تجي ورا الدوام تكمل شغلك ما يصير. هذا شنو هاي الوساخة بس قولي لي شنو هاي الوساخة. هاي مو وساخة هذا السينج المفروض ستيل مو. إيه شوف صاير بيه كله زنجار. هذا شنو الست هذه؟ هاي منقلة فحم. نعم ودرافيز واسبانو وبطيخ تحتاجيها المفروض عندك مكان خاص للعدة. وينه؟ وينه؟ أو جاري أو كرمان دروت شو كبوينية لكاتي دوام كردني من على كان لمنا وياري كان أوش ليرة إيشكات. نابي ليرة إيشكات. وايرمان بونيا. بالي وايرمانا. بيجومان. بس هذا إيرش بكين زين إيرش شيء. هاي ردس شور زانو. ماشي هو بيسا بون شيده. رست. تسر خالي كان يعني والله رشكاته الرش. بيسا. تو سيريكا هالرشكاته. ما مصال لروي تندرستي ولبري خاولينا كلينس بكار هنري. هالقوي ممنوعة مخالفة يا بيك كلينسي ترو كلينسي وش بدانا نبومنا الله كان. بيجوان. مش تانية. قد غكرا نبينا ولا وش تانية. أم رحنا أنا هين كلية. سوسن حياتي انت لبي زانكويا. هين إعدادية وما. هين إعدادية انت لبي زانكويا أم نظامة. إن زانكويا وقيمانجايا. نازانم أم نالت شون لي ردانش. تعالي قعدي بالله خلي شوف شون تقعدين لنا. خاطي ناقعد وعرس. شو أما أم قياسه هي أم نالنية. أما هين تلبي زانكويا هي روزة وك عرض جناب تمكر بتشوكا بلاستيكا بوي الحالات أجابك وهيك لينك أما منالي بكيو تبان أما أزاري بيجا توشي كيشا أبي حتما واتها كرسي كان يشياونيا والله نازم وشي بيني بس نمزاني شيء مجارية شيء أما بيقلوب هو من تشوف هذا جدا على مود يسوي لي أما مخزن نازم شيء والله نازم سبيقولم حمامة تصير سروي كروي هلا ترشح على هاد ترشح كامل كروي هلا وكهرباشي ثانية هيجي ثاني هيج دبي نوتي عندنا وليرا كهرباشي ثاني قاب وقاطع وغرازي كون وشتيز بالو نعلو هرشي شتيك كبكلك نيليرا داناوا اما إسا خوازانه بري تحتاجون هاي البطانية تحتاجوها مو؟ اي مو هاي مرات ترجع اي ما يخالف غير هنا ادري الذبينه هنا غير تخلينا معلقه اي مخزن اني ما قايل صح مخزن اي بس غير تخلينا نايلون هسه اي هاي يعني هسه هذا مكان يوميا تخلون به الغراض والله تعال وين النظافه وين النظافه وين النظافه وين احنا حمام بس قولي لي وين النظافه كاكيتر اما واقعه كي بس هاي خوتان يبينن وإما زور بداخل زور بداخل كأمشتانا براستي أم حالة السلبيات أنا أبينين لم روزانة شو كأم روزانة عندك خلق هي تعليقي أو ما لي أي دزقة حكومية كان بابت يترى إما لشاري كركوك لسال آستي عراق لصالي 2022 بلي كمان هنا للروي أبنية مدرسية جنابي محافظي كركوك مانجونيو بيشتا شش بردی بناغی خوندگی تازه دانا. لیره 28 بنای ایتالی من هی هموی لسر نظامی دولی آستی کی زور برس کوالیتی کی زور باش. 44 کتابخانه بنای تازه من هی کوالیتی کی زور برزو باش لسر مشروع صینی. اما نه هموی هیا
و ئێمە بەردەوام ئەو بودجەی کە بۆمان تەرخانەکرێت لە محافەزەی کەرکووکەوە بۆ خزمەتی ئەم مناڵانە سەرفیەکەین بە پێی توانە و ئیمکانیت بەڵام ئەمە دەستگایەکی ئەهلیە مانگانە پارە وەرەگرێت لەو مناڵانە ئەبێ خزمەتیان کا خۆ من ناڵێم قەیناکە نزبەیەکشی بۆ خۆی هەڵگرێەوە کوڕبح بەڵام ئەبێ خزمەتی ئەو مناڵانە بکرێت مامۆستا پرسیارێک کە پرسیاری خەڵکە ئەڵێن ئەوەندەی چاوتان لەسەر قوتابخانە ئەهلیەکانە بۆ چاوتان لەسەر قوتابخانە حکوومیەکان نییە ئەم لیژنەی کە ئێستا هەیە لە دیوی کامێرا لە پشتی کامێرا لیژنەیەک بە هەمان ئەم شێوەی ئەم لیژنەی کە ئێستا هەیە ئەوەی کە من بیزانم لە قوتابخانە حکوومیەکان لە تەندروستیان لەگەڵا فێرتەرنەریان لەگەڵا پشکنینی ناو قوتابخانە حکوومیەکان بە بەردەوام مەکرێ بەڵام لە ڕووی یاسا و دەستوریەوە بۆیان نییە ستافی ئەلام دەرکەوێت ئەمە چۆن بەبینەر بگەینی ئێمە لە پەروەردەی کەرکووک لیژنەمان زۆرە متابعی هەموو ئەو بینایە ناکەین کەسوان نەزانێت ڕاستە کەم و کورتی هەیە بەڵام ئێمە متابعی هەموو مەکتەبەکانەکەین لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئیشراف و حاڵی خوێنکارەکان لە ناو بیناکان و بەردەوام هەوڵی چارەسەریان بۆ دەین و ئێمە ئێستا وەک پێتم وت لە شاری کەرکووک لە پلە یەکەمەکانی سەر ئاستی عێراقین یعنی ئەوانەی کە لە شارەکانی خواروی عێراق ڕۆدا ڕەنگە کەرکووک زۆر لەوان باشتر بێ بەڵام ئێمە بۆ زیاتر فۆکس ئەخەینە سەر دەستگا ئەهلیەکان یەکەم ڕێنمایی وەزارەتی پەروەردەی لەسەرە ئەم لیژنەیە بەپێی ئەمرێکی وەزاری دروست کراوە دووەم پشتگیری و لەسەر ڕاستپاردەی جەنابی محافظ ئێمە دەرەچینە سەر هەموو ئەم دەستگا ئەهلیانە و ئەمە بۆیە زیاتر دەست چاو ئەخەینە سەری چکە ئەهلین پارەیەکی زۆر لە خەڵک وەرەگرن مقابلی ئەو پارەیە ئەبێ خزمەت بۆ منداڵانە بکەن بە تاکید و دووبارە و سێبارەش تاکید یەکەمەوە دایکان و باوکان ئەبێ لە شوێنێکی ئەمین مناڵەکانیان دانن هەرەوەنیە لە هەچی شوێنێ بێ فڕێدەن لە شوێنێکی باش و ئەمین و پاک و ڕێک و پێک کە بتوان بە شێوەیەکی باش خزمەتی مناڵەکانیان ئێمە ئەبێ بڵین دەستگا ئەهلیەکان ئەوانەی کە ئیجازیان نییە بەڵێ ئەوانەی کە ئیجازیان نییە ئەوانەی کە ئیجازیان نییە بە تەبیعی ئاوا بێ حاڵیان ئەوەی کە ئیجازیە غیری ئەم شتانە بینن لێ من سپاسانەکەم سپاس بۆ دەستان خۆش بێەوە دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانی شەکەی زۆر سپاس بەڕێزان ئێمە بەر لەوەی بینە کۆتایی ئەم پرۆگرامە ئەمەوێت سپاسی بەڕێز مامۆستا سامان و مامۆستا محەممەد بەشی قانونی سەرجەم ئەو هێزە ئەمنیانەی کە لەگەڵمانان ماندوون لە بەرنامەی چاودێر لەگەڵمانان بە درێژایی تۆمارکردی بەرنامەی چاودێر و سپاس بۆ ئەم ستایشی ئەمنەی کە لەم شارەدا لە سایی ئەمن و قەراری ئەم شارەدا هەمانە و سپاس بۆ دام و ئیرادەی جەنابی پارێزگاری کەرکووک دام و توانایی جەنابی پارێزگار بۆ چی بۆ پەروەردەی کەرکووک چی بۆ لانی تەندروستی چی بۆ ئەمن و ئاسایشی ئەم شارە ئێمە پشت ئەستورتر ئەکا لە کاری خۆمان منیش دێمە کۆتایی بەرنامەی چاودێر تا پرۆگرامێکی تر لە خۆشییا بن.